ئەگەر خۆشەویستی هەبوو هەموو ڕەوشتە جوانەکان لە تۆدا بەرامبەر خەڵکان کۆ دەبێتەوە ئەو کاتە ئیمانت سەلامت دەبێ و بەهەشتیش جێگات دەبێ ئەی ئەگە پێچەوانەکەی هەبوو پێچەوانی خۆشەویستی بەڕێزان ڕقە ئەگەر ڕقت لە کەسێک بوو وەکو زانایان دڵێن ئەتەشەفی بۆ شیفای ناو دڵ و دەرونی خۆت ئەچی غەیبەتی دەکەی کاتە ڕقت لە کەسێکە نازانی چۆن دەری ببڕی لە هەر کۆڕ و دانیشتنێکا بێیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک بێ بە کۆمنتێک بێ بە دژەلایەکێک بێ هەوڵ دەدەی شیفای دڵی خۆت بدەی ڕقی خۆت بە بەرامبەر بڕێژی کەواتە ئەگەر خۆشەویستی نەما لە شوێنەکە بۆ بەرامبەر ڕق دێتە شوێنەکەی کە ڕق هات ئامادەی بۆ شیفای دڵ و دەرونی خۆت بەڕێزم غەیبەتی خەڵک بکەیت جاری وایە بە غەیبەت ناوەستی ئامادەی بۆ ئەوەی ڕقەکەی خۆتی بەسەرا بڕێژی بوختانیشی بۆ دەکەیت بە دوی بچووکترین عەیبا دەگەڕێی لێ بدۆزیتەوە و لێی گەورەکەی ئەو کاتەی کەوا ڕقت لە کەسێک بوو حەسوودی پێدەبەی غەشی لێ دەکەی حەز دەکەی تیاچێ ئەو کاتە تووشی دووڕوویی دەبی تووشی نیفاق دەبی کاتێ تووشی کەسێکی بەرامبەر دەبی دەست لە سەرسنگ بەڵێ قوربان خۆشحاڵم ببینێت ئومێدی سەرکەوتن بۆ دەخوازم کەچی لە ناخی دڵیشەوە خۆشەویستیت بۆی نییە و بە پێچەوانەوە بیر دەکەیتەوە لەو کاتەیە ئینسان پەنا بەخوا تووشی دووڕوویی دەبێت ئەم دووڕوویە زەرەرێکی گەورە لە ئیمانەکەت دەدا کەواتە ئیمانەکەت دەکەوێتە مەترسیەوە کە ئیمانت کەوتە مەترسیەوە بەهەشتیش لەدەست دەدەی بۆیە خۆشەویستی ئیمان چوونە ناو بەهەش پەیوەندیان بە یەکترەوە هەیە هەزاران سڵاوات لە پێغەمبەری ئەکرەم بێ صلی الله عليه وسلم کە بەم دێڕە ئەم سیانەی چۆن بە یەکەوە بەستەوە کەسێک دەپرسێ پەیوەندی سەلامکردن و خۆشەویستی چییە بڕواتان هەبێ بەڕێزان ئەگەر ئێمە بەس لەمانەی ئەسسەلام عەلەیکم بگەین والله خۆشەویستی تەواو دەچێتە ناو دڵەکانمانەوە سەلامت لە هەر کەسێک کرد لە ناخی دڵەوە بڵێت دڵنیابە لە لای من ئاشتیت بۆ هەیە سەلامم لێ کردووی دڵنیابە لە دڵەوە خۆشم دەوی بۆیە سەلامم لێ کردووی دڵنیابە زەرەریم بەدەستم بە زمانم بۆ تۆ بۆ ماڵت بۆ کەسایەتیت بۆ سەمعەت نابێت کە سەلامت لە کەسێک کرد دڵنیای دەکەیتەوە بە زمانی من تووشی خراپە نابی کەواتە ئەو سەلامکردنە تەنانەت ئەگەر ڕقت لە کەسێک بێ خۆشەویستیت بۆی نەبێ بەڕاستی موسڵمانی ڕاستەقینە کە سەلامت لێ کرد ئەبێ دڵ لەگەڵ یا پاک بێ واگەر کەسێکت ڕق لێ بوو سەلامێکی جوانی لێکردی کە وەڵامت دایەوە ئەبێ ئەو ڕقە لە دڵت لابێ کەواتە سەلامکردنی بەدڵ و وەڵامدانەوەی بەدڵ بەڕاستی ڕق لە دڵەکاندا دەبێت لابەرێ و خۆشەویستی بخاتەوە شوێنەکەی